چوارچێوەی هەماهەنگی پێشنیازێک بۆ چارەسەری موچەی هەرێم دەکات. هەوڵەکانی پشتبەردا بۆ چارەسەری کێشەی موچەخۆرانی هەرێم چین؟ 2 مانگە موچەخۆران موچەیان وەرنەگرتووە. بەغدا ئامادەنیە موچە خەرج بکات. سوودانی و تەیفسامیش تۆپەکەیان خستۆتە بەردەم دادگای فیدراڵی. دادگاکەش دۆخێکی بەسەراتووە کە کەس نازانێت چۆن سەرپێ دەکەوێتەوە. دوێنێ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم ڕایگەاند لە هەوڵدان بۆ چارەسەری گرفتی موچە و بڕیارە لەم ڕۆژانەدا شاندێکی بەغدا سەردانی هەرێم بکەن و لەسەر پرسی موچە بگەنە ڕێککەوتن. بە پێزانیاریەکان چوارچێوەی هەماهەنگی پێشنیازێکی نوێی بۆ چارەسەری موچەی هەرێم کردووە. چارەسەرەکەش ئەوەیە کە جارێکی دیکە هەرێم و بەغدا ڕێککەوتنێکی تازە بکەن لەسەر پرسەکانی موچە و نەوت. بەپی قسەی سەرچاوەیەک بەغدا دەیەوێت بە هەر نرخێک بێت نەوتی هەرێم هەناردە بکاتەوە و ئەو کات موچەی هەرێم چارەسەر بکرێت. ڕەنگە ئامادەش بێت موچەی مانگێک یان 2 مانگ بە قەرز بنێرێت تا گرفتەکە یەکلای دەکرێتەوە. پێشنیازی چارەسەرەکەی چوارچێوەی هەماهەنگیش لە ڕێگەی فواد حوسێنەوە گەیەنراوەتەوە بەرپرسانی هەرێم. بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا شاندەکەی بەغدا بگەنە هەرێم کە لە ئاستی حکوومەت و ئەمیندارێتی ئەنجومەنی وەزیران و دیوانی چاودێری دارایی و نوێنەری ئەنجومەنی دادوەریش ئەنجام دەبن.